ئەمڕۆ بە سلێمانی ئەڵێن پایتەختی ڕۆشنبێری ئەگەر بین ئاوڕێ لە مێژوو بینەوە ئەم نەمرانە بەڕاستی ئەویان دروست کردو کە ئەمڕۆ بە سلێمانی بوترێ پایتەختی ڕۆشنبێری هەر لە شێ مەحمووە هەر لە برای مەحمووە هەر لە جلای مام جەلال هەر شێر ئارامەوە هەر لەو کاگنشوە ئەو برادرانیکەوە هەچ کامیشانە گریت مێژوویەکن بۆ خۆیان بەتایبەت بەڕاستی کاک برای مەحمەد جلای مام جەلال ئەگەر لاپەڕەکان هەڵێیتەوە دایمە بۆ مرۆڤ هەڵیانناوە دایمە بۆ کوردستان هەڵیانناوە دایمە بۆ مافی شاری خۆنووسین خەباتیان کردووە کە بەداخەوە هەتاکو زۆر نزیکیان کردو زۆر هەڵیانە بەڵام نەگەشتە نەتیجە بەداخەوە بەجیانێشین ئیساش هیوادارم ئەوانەی کە خۆیان بەدەستۆزی ئەم شارە ئازانن ئەوانەی کە خۆیان بە خەباتجێ ڕەزانن لەم کوردستانە بەتایبەت لە سلێمانیە حیاتەکە لەسەر ڕێبازی ئەم بەڕێزانە بڕۆن جا بەڕاستی ئەوەی وەفای نەبێ مانای بێوەفایە بەڕاستی چۆن یعنی خۆ ئەمە شتێک نییە پیاوتوانی مێژووی ئەم کەڵە پیاوەن لە یاد بکە وەکو عەرزم کرد ئەمانە هەمووی مێژوویەکن بۆ خۆیان ئەو بە تایبەتی جرامی مام جەلال بەڕاستی ئەم خەباتجێرانی کە ئێستا لێرە ئەیان بینی هەر یەشێک تاشێک لەمانە هەتا وەفاتیشیان کردو نەمان لە ژیانە هەر بەردەوام بوون لە خەباتکردنی ئەم کەڵە پیاوانە لەبیر ناچێت و هیوادارین کە ئەو خەڵکانە ئەم وێنانە ئەبینن بڕۆنە سەر سولقی دەنگدان دەنگ بدەن و با ئێمە ئەمانەمان لەبیر نەچێت ئەو کەسانی کە دەنگ نادەن بەڕاستی ئەمانیان لەبیرە چێتوانی و هیوادارین ئەو خەڵکانە بتوانن سەیری خەباتی ئەم خەباتجێرانە بکەن کە بە شێوەیە خەباتیان کردن تا ئاخر لەحزەی ژیانیان. ئەمە لێرە ڕسمی ئەم سەرکردانەمان داناوە تاوەکو لێرەوە بە هەموو کەسێک بڵێن ئەم سەرکردانە بنوان کرد کە ئەم شارە بێتە لانکە شێران کە بەو ناوە ناوی هەیە و لێرەوە ئازادی هونەر ئەدەب هەمووی لە سلێمانەوە سەری هەڵاوە لەبەرەوە ئەمە شارێکە پێویستە ڕێزی لێ بگیرێ نەک هەچی هەستا بە دڵی خۆی ململانەیەکی تیا دروست بکات هەچی هەستا قسەیەک بکات بیر نەکاتەوە کە چۆن دروست بووە ئەبێ بیر بکەن ئەم شارە لەوە دروست بووە و گەنجی ئەم شارە من هەموو ئەوانە کۆمەڵی گەنجی خۆبەخشین هەمووی ئەزانین کێ بزوێنەر و دروستکەری ئەم شارە بۆ